ئەمەی دەیبینن لە دوانی دوو وەزیری باڵای حکوومەتی هەرێمی کوردستانە کە داوا دەکەن لە هاوڵاتیان بە هیچ جۆرێک لە یەک نزیک نەبنەوە و قەرەباڵغی دروست نەکەن. بۆچی؟ بۆ ئەوەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبن و نەخۆشیەکە زیاتر بڵاو نەبێتەوە. ئەوەی کە ئێستا خاوەن ئەرکە و پێویستە هاوکاریەکی زیاتر و ڕێنمایەکان جێبەجێ بکات هاوڵاتیانی خۆشەویستن کە وەکو جاران پابەندی ڕێنمایەکان بن و پابەندی خۆپارێزی بن. جێبەجێ نەکردنی ڕێکارە تەندروستیەکانە لەسەر ئاستی تاکە کەس لە شوێنە گشتەکان بە کۆبنەوە قەرەباڵغی تێگەیشتنێکی وا گوایە جارێشتر ڤایرۆس کۆرۆنا لە هەرێمی کوردستان نمایە و نایەتەوە. ئەمە تێگەیشتنێکی زۆر غەڵەتە. باشە، بەڵام ئەمەش دەیبینن یەکێک لە مۆڵەکانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی پارێزگای سلێمانیە لە ڕۆژی جیهانی منداڵاندا و ئەو هەموو خەڵکە کۆبووەتەوە بۆ وەرگرتنی تەنیا میزڵدانێک کە گوایە دیاری تێدا بووە. سەیرە ئەم هەموو دژیەکیە دەبینیت لەم هەرێمی کوردستانە. دەوامی قوتابخانە و خوێندنگەکان ڕۆژناڕۆژێکە لەبەرەوەی قەرەباڵغی و بەریەکەوتن دروست نەبێت. دەوامی فەرمانبەران لە زۆربەی هەرە زۆری فەرمانگەکان دیسانەوە بە نۆرەیە و مەبەستەکەش دیسانەوە کەمکردنەوەی قەرەباڵغیە. مزگەوتەکان تا چەند ڕۆژێک لەمەوبەر داخرابوون، ئەویش بە بیانووی دروستبوونی بەریەکەوتن. دانانی پرسەش کە 200 بۆ 300 کەسێک کۆ دەبنەوە تایدا ئەوە هەر قەدەغێ و سزای خۆی هەیە. وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە نزیکەی 20 کەسێکن پێش کۆبوونەوە پشکنینی کۆرۆنایان بۆ دەکرێت ئینجا ڕێدەدرێت بچنە ژوورەوە و لەوێش بە دەمامک و دوور لە یەک دادەنیشن. بە کورتیەکەی لە زۆربەی بوارەکانی ژیان جۆرێک لە باری نەئاسایی سەپێنراوە بەسەر هاوڵاتیاندا بۆ بەرگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. تا ئێرە ئاساییە و لەوانەیە زۆر بەشمان دەستخۆشیمان کردبێت لەو ڕێکارانە، بەڵام ئەوەی کە ناو بەناو دەبینرێت لە بۆنە و ئاهەنگ و یادەکاندا تەواو پێچەوانەی هەموو ئەو ڕێکارانەیە و ئەوەی چەند مانگ کۆمان کردووەتەوە لە چەند کاتژمێرێکدا بە فیڕۆی دەدەین و لە دەستیشمان دەچێت. بینیمان لە جەژنی نەورۆز و ڕەمەزاندا لە هۆڵ و سەیرانگا و شوێنەکانی کۆبوونەوەی هاوڵاتیان بۆ ئاهەنگێڕان و خۆشی دەربڕین چ دۆخێک دروست بوو، چ قەرەباڵغیەک کۆبووەوە. خۆ ئەنجامەکەشیمان بینی و هەر چەند ڕۆژێک دواتر ئامارەکانی ڤایرۆسەکە هەڵدەکشان و حکوومەتی ناچار کرد دیسانەوە ڕێکارەکان توند بکاتەوە. دوێنێ و بە بۆنەی یادی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و لەلایەکی تریشەوە بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵانەوە قەرەباڵغی و کۆبوونەوەیەکی شۆکهێنەر دروست بوو کە هیچ کات چاوەڕوانی ئەوە نەدەکرا. بەپێی ئامارەکانی نزیک لە فامیلی مۆڵ لە ماوەی تەنیا 24 کاتژمێردا نزیکەی 7,000 کەس سەردانی ئەو مۆڵەیان کردووە و بەشداری ئاهەنگ و بۆنەکانی تایبەت بە ڕۆژی جیهانی منداڵان بوون. هەردوای ئەوەش لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا بەرپرسێکی بەڕێوەبەرێتی تەندروستی سلێمانی وتی لێکۆڵینەوە لەو کۆبوونەوەیە دەکەن و کارێکی خراپ بووە و پێچەوانەی ڕێنماییەکانە. بەڵام دوای چی؟ ئەوان کۆبوونەوە و بەریەک کەوتن و نەک چەند مەترێک بەڵکو چەند سانتیمەترێکیش نێوانی ئامادەبووان نەبوو. تازە ئەگەر بڕیار بێت کۆرۆنا بڵاو ببێتەوە ئەوە بڵاو بۆتەوە و کۆتایی هاتووە. کوردوتەنی لە دوای باران فەرەنجیم بۆ چییە؟ لە دوێنێشەوە ناڕەزایی و توانج و پۆستی تەنز ئامێز لەسەر حکوومەت و وەزارەتی تەندروستی و خودی کۆرۆناش سۆشیال میدیایان تەنیوە. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەو قەرەباڵغیە نەبوو بێتە هۆی بڵاوکردنەوەی کۆرۆنا بۆ جارێکی تر و گەڕێکی تر. ئەم جاریش دانیشن بەخێر و دوور بن لە کۆرۆنا. بیریشمان نەچێت ڕۆژی جیهانی منداڵان پیرۆز.